گۆڕانکاریەکانی کەشوهەوا بە خێرایی لە جیهان دەردەکەون. عراقیش لە ڕیزبەندی پێنجەم وڵاتی جیهاندایە کە گۆڕانکاریەکانی کەشوهەوا کاریگەری نەرێنی لەسەر کەشوهەواوە ژینگەی عراق داناوە. پارێزگای ئابووری عراق کە بەسرەیە بە پایتەختی ئابووری عراق ناسراوە ئێستا ڕوبەڕووی وشکە ساڵی بۆتەوە، بەڵام پرۆژەکانی نیشتەجێبوون کێشەی گەورەیان بۆ پرۆژەکانی کشت و کاڵی لە وڵاتەدا دروست کردووە. زیاتر قسە دەکەم سەبارەت بە هۆکارەکان و چارەسەرەکان بەڕێز دکتۆر محسن عەزیز شارەزای کەشوهەوا و بەڕێبەری ژینگە لە بەسڕەوە میوانم دەبێت. دکتۆر محسن ئەم کاتت باش. دروستکردنی پرۆژەکانی نیشتەجێبوون هاوکات لەگەڵ گۆڕانکاریە نەرێنیەکانی کەشوهەوا چه کاریگەریەکی لەسەر ژینگەی عراق و مەترسیەک دروست کردووە لە ئێستادا بە تایبەتی لە پارێزگای بەسڕە؟ ببورە پرسیارەکەت دووبارە بکەیتەوە ڕوون نەبوو. باشە. کاریگەرە نێرێنیەکانی کەشوهەوا لەسەر عراق دیارە دروستکردنی پرۆژەکانی نیشتەجێبوونیش هاوکات لەگەڵەمانە چه مەترسیەکی لەسەر ژینگەی عراق بەگشتی و بەسڕە بە تایبەتی دروست کردووە؟ بەناوی خۆی بەخشندە میهرەبان، سوپاس بۆ میوانداریکردنم. بەیانیتان باش. سڵاو لە ئێوە و بینەرانی بەڕێزیشتان. دەزانن کە کاریگەریە گۆڕانە کەشوهەواییەکان بەردەوام کاریگەریان لەسەر هەموو جیهان هەیە. عێراقیش یەکێکە لە وڵاتانە. عێراق ئێستا ڕوبەڕووی بەرزبوونەوەی پلەکانی گەرما بووەتەوە، ڕوبەڕووی کەمی ئاو بووەتەوە. ئەوەش لە هۆکارەکەی دەزانن کە گەرمبوونی بەرگە هەوایە. بەلای ئێمەوە کە ئەم گۆڕانانە گۆڕانکارێکی نائاسایین، چونکە بەشێکی زۆر ناوچەکانی عێراق پلەی گەرمیان بەرز بووەتەوە، بەشێکی زۆری سوتەمەنی دەچێتە بەرگەهەوە. عێراق یەکێکرد لەو وڵاتانەی بە تایبەتی لەو 5 وڵاتەی کە ڕوبەڕووی قورسترین گۆڕانەکانی کەشوهەوا بووەتەوە و جەنابتان دەزانن گۆڕانەکانی کەشوهەوا کاریگەری گەورەیان لەسەر عێراق هەبووە، کاریگەریان لەسەر ئاو هەبووە، کاریگەریان لەسەر کەمبوونەوەی ئاو هەبووە. ئێستا عێراق کێشەیەکی گەورەی هەیە، ئەویش کەبوونەوەی سەرچاوەکانی ئاوێتی، چ بەهۆی گۆڕانەکانی کەشوهەوا بێت یا خودگرتنەوەی ئاوەکانی لە وڵاتە سنوورەکانیەوە. کاریگەری هەبووە ئەم گۆڕانانی کەشوهەوا لەسەر کەمبوونەوەی ڕوبەرەکانی چاندن بە کشت و کاڵ. هەروەها بەشەیەکی گەورە کاریگەری لەسەر تەندروستی گشتیش هەبووە، چونکە ڕەنگە نەخۆشی بڵاو بێتەوە، ڕەنگە جۆرێک لە پەتا بڵاو بێتەوە. وەکو جەنابتان دەزانن کە دەزان کە دروستکردنی یەکەکانی نیشتەجێبوون بە شێوەیەکی ڕاستەوخۆ گەورە کاریگەری لەسەر گۆڕانەکانی کەشوهەوا نەبووە، بەڵام لە هەندێک ڕۆ کاریگەریان لەسەر بڕینەوەی سەوزایی و زیادکردنی ڕێژەی چیمەنتۆ هەبووە. دەزانن کە حکوومەتی عێراق بێگومان ڕێکاری جدی هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم گۆڕانانەی کەشوهەوا. باشە، ڕێکارەکان چی دکتۆر محسن؟ ئایا ڕێکارەکانی حکوومەتی عێراق چارەسەرن بۆی کە پێش بە گۆڕانە مەترسیدارەکانی کەشوهەوا لە عێراق بگرن؟ بەڵێ بێگومان وەزارەتی ژینگە هەڵساوە لەگەڵ وەزارەتەکانی دیکە هەماهەنگی دروست کردووە، لەوانەش وەزارەتی نەوت و وەزارەتی پیشەسازی و وەزارەتی شارەوانیەکان بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم گۆڕانکاریانە هەندێک ڕێکاریان گرتووەتە بەر ئەم ڕێکارانە لەسەر بنەمای پاکردنەوەی ئاوەکان و زیادکردنی ئەو ئاوەیە کە هاوڵاتیان بەکاری دەهێنن. هەوڵیان داوە کە لە چوارچێوەی چاندن و پرۆسەی کشت و کاڵدا ڕەچاوی گۆڕانکاریە ژینگەیەکان بکەن. هەوڵیان داوە کە لەگەڵ هەماهەنگیت بۆ لەگەڵ وەزارەتەکانی دیکە ڕێژەی سەوزایی زیاد بکەن، پشتێنی سەوزی بۆ بەشێک لە شارەکان دروست بکەن کە وەکو دەزانن کە پشتێنی سەوزایی کاریگەری هەبێت لەسەر کەمکردنەوەی خۆڵبارین و گەرما. هەوڵیان داوە لە ڕێگەی خزمەتکردنی کەرتی تەندروستیەوە هاوڵاتیان وشیار بکەنەوە لەوەی کە گۆڕانەکانی کەشوهەوا مەترسیان لەسەر هاوڵاتیان هەیە. هەوڵمانداوە لە ڕێگەی بەشێک لە وەزارەتەکانەوە ئاوی پاڵفتەکرا و دابین بکەین، چونکە ئاوەکان بەشێک لە پیسن، ئاوی خواردنەوە کەمی کردووە. مانی تێدا نییە کە عێراق ئێستا ئاوی کەمە. ئێمە بە ئاراستەیە کار دەکەین کە کۆمەڵێک یەکەی چارەسەرکردنی ئاو دروست بکەین لە شار و محافەزە جیاوازەکان بۆ پاڵفتەکردنی ئاو.
بۆ نمونە پارێزگای بەسڕە کە بەدەیان کیلومتر تا دوا سنووری سەوزایی و دارخورما بوو، ئێستا ڕێژەی دارخورماکان کەمی کردووە، سەوزایی تێدا نەماوە. ڕووباری شەتولعەرەب بە درێژایی 200 کیلومتر بەنێو بەسڕەدا تێدەپەڕێت کەچی خەڵکەکەی بەدەبە ئاو دەگوازنەوە. کەمبوونەوەی ئاوی ژێرزەوی و سەرچاوەکانی ئاو و نەبوونی سەوزایی مەترسیەکانی بۆ داهاتووی بەسڕە چی دەبێت؟ پلان و ڕێکارەکان چین؟ بەڵێ بێگومان وەکو جەنابەت ئاماژەت پێدا کە ئێستا کێشەی ئاو هەیە، کێشەیەکی گەورەیشە لە عێراقدا بە تایبەتی لە پارێزگای بەسڕە. ئێستا کێشەیەکی هەنووکەیە، وەکو وتم لە نێوان وەزارەتی ژینگە وەزارەتی سەرچاوەکانی ئاودا کۆمەڵە ڕێکار گراوەتە بەر بۆ ئەوی کە لە ناوخۆی عێراقدا ئاو پاڵەفتە بکرێت بە شێوەیەکی جیاواز و پێشکەوتوانە ئاو دابین کەین. دەزانن کە بەسڕە و ناوچەکانی باشووری دیکەی عێراق بەهۆی شەڕ و شەڕەکانی سەردەمی زووەوە کۆمەڵێکی زۆر ناوچەی بە بیابانبوونی تێدایە و سەوزایی کەمترە، بەهۆی شەڕەکانەوە سەوزایی لە بەسڕە زۆر کەم بۆتەوە. لەوانەش دارخورما وەکو وتم جەختەوە دەکەمەوە کە وەزارەتی ژینگە لەگەڵ وەزارەتی شارەوانی پلانیان هەیە بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە، ڕێکاری یاساییان گرتووەتە بەر بۆ ئەوەی ئاوی خواردنەوە پاڵەفتەکرا و بۆ دانیشتوان دابەشکەن. ئێمە هەماهەنگی بەردەوام و جدیمان هەیە لەسەر هەموو ئاستەکان و لەگەڵ هەموو لایەنەکان بۆ زیاتکردنی ڕێژەی سەوزایی لەوانەش دارخورما کۆنتڕۆڵکردنی ڕووبارە گرنگەکانی دەوروبەری عێراق لەلایەن وڵاتانی دراوسێ، بۆ نمونە دجلە و فرات لەلایەن تورکیا، کەرخە و کارون لەلایەن ئێرانەوە، کۆنتڕۆڵی چارەسەری ئاوی عێراق لە دەستی عێراقدا نەماوە. ئەمە وایە؟ لە ڕاستیدا عێراق ئێستا بە کۆمەڵێک وڵاتی دراوسێەوە بەستیوە لە ڕێگەی ئاوە، لەوانش تورکیا و ئێرانیش هەندێک سەرچاوی ئاوەکانی لە ئێران و تورکیاوە هەڵدەقڵێت. بەردەوام ئەو دوو وڵاتە ئاوی بەردراو بۆ عێراق کەم دەکەنەوە. ئەمەش کاریگەری لەسەر کەمبوونەوەی ئاو لە عێراق هەیە. ئێستا پێویستە ئێمە بە شێوەیەکی جدی گفتوگۆ بکەین. حکوومەتی عێراق ئەوەی لەسەرەتی گفتوگۆی جدی بکات لەگەڵ ئەو دوو وڵاتە سەبارەت بە بەشە ئاوی خۆی، چونکە لەسەر ئاسی نێودوڵەتی بڕیار دراوەکە بەشە ئاوی عێراق بە پێی ئاستێک بەربرێتەوە. بەم دوایانە کۆماری ئیسلامی ئێران هەندێک ئاوی بەرداوەتەوە کە بووەتە هۆی زیادبوونی بەشێک لە سەوزای لە ناوچانە. بێگومان ئەمە کێشەیەک و کێشەیەکی گەورەیشەکە دجلە و فرات بەدەستی تورکیا یاخود ئێرانەوە بن. پێویستە حکوومەت عێراق چیتر کات دوا نەخات و دەست بەجێ بجوڵێت لەگەڵ تورکیا گفتوگۆ بکات بۆ ئەوی بەشئاوی خۆی وەربگرێت. هەروەها لەمان کاتیشدا پێویستە ئێمە لە ناوخۆیشدا کۆمەڵە ڕێکار بگرینە بەر بۆ ئەوی خەڵکی وشیار بکەینەوە ئاو چۆن بەکاربێن و ئەو پاڵەفتە بکەین لە ناوخۆی عێراق. بەڵێ بەڕێز دکتۆر محسن عەزیز، شارەزای کەشوهاو بەڕێبەری ژینگە لە بەسڕە لەگەڵ کوردستان 24 زۆر سپاس.